ئافەرین سەیری ئەو چاوە جوانەی ئەیە وەرچەند پشتی سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشن؟ هەمیشە باش بن ئەمڕۆ من زۆر دڵخۆشم لەگەڵێوەیە لەبەرەوەی هاتوومەتە یەکێک لە گوندە جوانەکانی کوردستان باشە بزان مەزان من ناوم چییە؟ زیتەڵە ئافەرین یەک چەپڵەی بەهێز بۆ خۆتان باشە سەرەتا پێتان خۆشە کەمێ باسی گوندەکەتان بکەین یان چیرۆکێکتان بۆ بجەرمەوە باسی گوندەکەتان بکەین باشە ئێمە ئەمڕۆ لەکوێی جۆم لێتان نییە ئافەرین زۆرگوێز زرگوێزەکەوێتە چ ناوچەیەک ئافەرین لە سنووری چ پارێزگایەکە سلێمانی هەر بژین کەواتە چەپڵەیەکی بەیەسر بۆ خۆتان باشە پێتان خۆشە سەرەتا چیرۆکێکتان بۆ بجەرمەوە زۆر باشە کەواتە کە چیرۆکەکەم خوێندەوە ئێوە بە وردی گوێم لێ بگرن باشە چیرۆکەکەمان باسی کەسی دوو زمانەکە واتە ئەو کەسەی کەشتە گێڕێتەوە بۆ هاوڕێکانی بۆ خێزانەکەی بۆ چواردەورەکەی بە باشی گوێم لێ بگرن باش ڕۆژێک کوڕێکە بێ ناوی نەژاتە بێ نەژات لە ناو هاوڕێکان یا بە کەسێکی دوو زمان و سیخۆر بە ناوبانگ بوو هەمووان ڕخیان لە نەژات بوو کەسێک هیچ کەسێک خۆشی ناویست بەردەوام خۆیان بە دوورەگر لە نەژات کەس هاوڕێتی ناکرد نەژات لەگەڵ ئەندامانی خێزانەکەیە زۆر خراپ مامەڵەیە کرد هەر کاتێک باوکی لە کارە گەڕایەوە بە هەڵەداوانە ڕۆیشت بۆ لای باوکیەوەی گوت بابە فڵان ڕۆنەکەی ڕشت خوشکە گەورەکەم گوڵەکەی شکان برا بچووکەکەم پەردەکەی دران لە قوتابخانە نەژات هەواڵی تەواوی هاوڕێکانی بۆ مامۆساکانی گێڕایەوە هەر مامۆسایەگە هاتە ژوورەوە نەژادە لە ساوەی گوت مامۆسا فلان خوێندکار ئەرکی باڵەوەی نەنووسیوە فلان کەس خوشکەکەی بابەتەکەی بۆ نووسیوەتەوە فلانە خوێندکار زۆر ئاروس هاجا ئەوەشیان کە کتێبەکەی دڕاندووە ئەوی دیکەیان دەرگاکەی بە قایمی داخسووە نەژات لەبەر ئەم نەریتە خراپەی بەردەوام بوو ئەزانێت چی ڕوویان لە کۆتاییە نەژات بە تەنیا مایەوە خۆشەویستی مامۆسا و هاوڕێکانی لەدەستیا خۆشەویستی و ڕێزی خوشک و براکانی لەدەست چوو هیچ کام لە دراوسەکان و کوڕەکانی گەڕک خۆشیان ناویست ئەزانن چی ئێوە هیچ کەسێکتان بینیوە کەسی دوو زمانی خۆش بوێ بێگومان نەخێر کەسان بینیوە ڕێز لە کەسێک بگرێ
کە هەموو نهێنی و هەواڵێکی هاوڕێکانی بۆ مامۆساکانی بگەڕێتەوە؟ زۆر باشە. ڕۆژێکیان لەوانەی زانستە نەژات زۆر بێتاقەت و نیگەران بوو. مامۆسای زانست لێی پرسی: نەژات بۆچی وا بێتاقەت و خەمباری؟ شتێک ڕوویاوە؟ نەژات لە وەڵام ئاوتی: مامۆساگیان، یەک هاوڕێم نەماوەتەوە، یەک کەس منی خۆش ناوێ، هیچ کەس ئامادە نییە یاریم لەگەڵا بکە، تەنانەت کەس لەگەڵیشما دانانیشە، هەمووان لە من دوورەکەونەوە، بەخێسەوە سیر مەکەن و گاڵتەم پێکەن. مامۆسای زانست پێی وت: نەژات، من چەند جار ئاگادارم کردیتەوە کە واز لەم نەریتە خراپە بێنی، چەند جارم پێوتی ئەوە نەق سکاڵا مەکە، ئەوە نەقسە مەگێڕەوە، بەڵام تۆ هەر سوور بووی لەسەر ئەم نەریتە خراپە و تا دوجار ئەوە دووریەوە کە چاندوتە، تاڵاوی ڕەفتارە خراپەکانە ئەنۆشی. مامۆساکە وتی: نەژات، ئەتوانی لە ئێساوە سەرەتایەکی نوێ بۆ خۆ دروستکەیت و واز لە نەریتە خراپەکانە بێنی، دەست بکەی باڵسو کەوتی جوان و ڕەفتاری شیرین، بە دڵێکی پاک و جوانە و دەست پێ بکەرەوە. دڵنیام دوای ماوەیەک ئەتوانی خۆشەویستی هەموو هاوڕێ و کەس و کارەکە و بەدەست بێنیتەوە. تێگەیشتن لە چیرۆکەکە؟ زۆر باشە. ئێستا چیرۆکەکە واتاکەی تا لێ پرسم بزانم ئەزانن چییە، هەروەها بابەتی گوندەکەشتان تێکەڵ بە چیرۆکەکەکەین، باشە؟ دینە چۆنی؟ باشم سپاس. باشی؟ دینە لە پۆلی چەنی؟ 6. لە پۆلی 6. ئەفەرین، هەر بژیت. دینە لە گوندەکەتانە تا چەنی لێ قوتابخانە؟ لە بەخچەی ساوانەوە تا مەکتەبی ئامادەی. هەر زۆر زۆر باشە. کەواتە تەمەنیەوە پێویستیان بەوە نییە کە جارێک گوندەکەی خۆتان بەجێ بێڵن بۆ خوێندن، وایە؟ بەڵە. ئەی لەگەڵ خوێندنا چۆنی؟ باشم. باشی؟ بەڵە. باشە، ئەفەرین. دینە چیرۆکەکەی ئێمە باسی چیە کرد؟ دوو زمانی. دوو زمانی؟ دوو زمانی واتای چی؟ واتە کەسێک کە دوو زمانیە بێ؟ واتە کەسێکە هەموو شتێ بۆ کەسێکی کە باسکە، شتێکی کەسێک بۆ کەسێکی کەی باسکە. ئەفەرین، واتە کەسێک کە نهێنی هاوڕێکانی بۆ هاوڕەیەکی تر باسکە، کەسێک کە شتەکانی چواردەورەکەی بۆ هەموو خەڵک باسکە. ئەفەرین. باشە دینە، تۆ دڵخۆشی بەهاتنی ئێمە بۆ گوندەکەتان؟ زۆر. هەر بژی دینەجان. ئەفەرین، یەک چەپڵی بێز بۆ دینە. هەر بژی. بەژیر چۆنی؟ باشم. باشی؟ هەر بژی بەژیر. بەژیر تەمەنە چەنە؟ 6. ئەفەرین، چیتەتە قوتابخانە؟ نا. باشە، ئەم ساڵ بێتەوە چیتە قوتابخانە، وایە؟ زۆر باشە، کەواتە بێ خۆ ئامادەکەی کە چوویتە قوتابخانە بە باشی وانەکانت بخوێنی، ڕێز لە مامۆساکان بگری، ڕێز لە کەسانی لە خۆ گەورەتر بگری، ئەبێ هەوڵ بیت و تێبکۆشی بۆەوەی لە پاشە ڕۆژە کەسێکی باشە لێ دەرچێ بۆ نیشتیمانەکە و باشە؟ باشە. هەر بژی یەک چەپڵی بێز بۆ بەژیر. ئەفەرین. ڕاوین چۆنی؟ باشم. باشی؟ ئەفەرین. ڕاوین تەمەنە چەنە؟ 9. ئەفەرین. چوویتەتە قوتابخانە؟ بەڵێ. لە پۆلی چەنی؟ 3. لە پۆلی 3. ئافرین. ڕاوین، تۆ قسەی خێزانەکە تو هاوڕێکانە گێڕیتەوە بۆ کەسانی بێگانە؟ نەخێر. ئافرین. بۆچی؟ لەبەرەوەی نابێت نهێنی خێزانەکانمان بۆ کەس بەرین، وایە؟ بەڵێ. ئافرین. ڕاوین، بەڵێ. گوندەکەتان ناوی چییە؟ زرگوێز. زرگوێز. باشە، گوێزی زۆرە؟ بەڵێ. ئافرین، گوێزی زۆرە. ئەی گوندەکەتان نەخۆشەوێ؟ بەڵێ. ئەبێ گوندەکەتانە خۆش بوێ، ئەبێ نیشتیمانەکە و خۆش بوێ، ئەبێ وڵاتی خۆ خۆش بوێ، باشە؟ باشە. یەک چەپڵی بێز بۆ ڕاوی. هەر بژی. دینە چۆنی؟ باشم. باشی؟ هەمیشە باش بی. دینە تەمەنە چەنە؟ 10. ئەی لە پۆلی چەنی؟ لە پۆلی 4. لە پۆلی 4. زۆر زۆر باشە. ئافری. دینە باشە، لە گوندەکەی ئێوەیە چ پەلەوەرێ زۆر بەخێوە کرێ؟ بۆ نمونە مریشک، قاس، قەل، چی؟ مریشک. مریشک. زۆر باشە. مریشک هێلکاکە یان شیریە؟ هێلکاکە. هێلکاکە. ئەی جوچکەکانی بەچی دروستە بێ؟ بە هێلکە یان ئەی بێ؟ بە هێلکا. بە هێلکا. ئافرین. هەر بژیت. دینە گۆرانی خۆشە زانی؟ بەڵێ. ئەدی گۆرانیەکەم بۆ بڵێ.
قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی وەش و بیرین شاگرتی ڕێ ڕووناکەین وێنەی بەرز و گونفاکەین خامۆ کتێب و دەفتەر هەسێ دەخەینە سەسە کەی فێر دەبین زانستی ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستایە ڕابەرمان فەرمانی لەسەر سەرمە هر دەبێن خوێنین نەزانین لە من بێنین ئەفەری یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر هەر بژی ئەفەری تەمە درێژ بی لیا چۆنی باشم باشی سپاس لیا لە پۆلی چەنی 5 پێنج ئافرین لیا بەڵێ. لەگەڵ وانەکانتا چۆنی باشم باشی لیا کاتەکانێ چۆن بەسەرەبەی لە گوندەکەتانە ڕۆژانە بەیاریکردن بە یاریکردن لە کاتی پشوەکانە یان لە کاتی خوێندنیشە لە کاتی پشودان ئافرین چ جۆرە یاریەکە زۆر حەز لێیە ڕاوڕاوکێ ڕاوراوێن ئافرین بەڵام بێ ئاگەو لە خۆ بێ لە کاتی یاریەکانە نەکەوی باشە بەڵێ ئافرین باشە تۆ پێم خۆشە کە گەورە بووی ببی بەچی دکتۆر بە دکتۆر بۆچی وڵی حەزم لێ لەبەرەوەی خزمەت بە نیشتیمانەکەی لەبەرەوەی چارەسەری خەڵکی گوندەکەکەی چارەسەری خەڵکی نیشتیمانەکەەوەکەی وایە بەڵێ هەر بژیت باشە تۆ ئەزانی واتای گوندی زەرگوێت لە چێواتوە بەڵێ ئادی پێمان بڵێ ئەتا دارێکی داری گوێزەوە بەڵام زڕە بێبەرە ئەها واتە داری گوێزی زڕی زۆر لێ وایە بەڵێ زۆر باشە هەر بژی یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر دەست خۆش ئافەری نالی چۆنی باش باشی نالی لە پۆلی چەنی 6 شەش ئافرین لە قوتابخانەیە چۆنی باش باشی نالی لەسەر چیرۆکەکە شتێکە لێ بپرسم تۆ هاوڕێوەیە دوو زمان بێ نەخێر واتە هاوڕێو نییە نیەنەکانی خۆ بۆ هاوڕێکانی تر باسکە نەخێر باشە حەزەکەی هاوڕێتی و کەسانەکەی نەخێر بۆچی لەبەر ئەوەی دوو زمانن ئەفرین لەبەرەوەی دوو زمانن نیەنەکانی ئەمەشە بن بۆ هاوڕێکانیان ئەو کاتە ڕەنگە زیانمان پێ بگا وایە وایە ئەفرین ئەی دڵخۆشی باتنی ئێمە بۆ گوندەکەتان باڵێ زۆر باشە ئەزایی چی بکە کەواتە باوڕێکانی گوندەکە و بڵێ بیریان نەچێ هەموو ڕۆژانەکان ژمێر 5 تا 6 ئێوارە سەیری ماوەی مناڵانی کورساتکەن لەبەرەوەی بەرنامەی زۆر جوانمان هەیە فلم کارتۆنی دۆبلاشکراومان هەیە چیرۆ خوێندنەوەمان هەیە بابەتی بەسوودمان زۆر هەیە تەواری هاوڕێمان لەگەڵ مناڵانە چەند سەردانی شوێنەکانەکەن بۆ زانیاری وەرگتن باشە باش هەر بژی یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر ئەفەرین دانیشە دەست خۆ ئەسما چۆنی باشی لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەکەمینی گوڵی کەژاوەی ژینی ئەفەرین ئەسماگیان ئاوا بەردەوام پاک و خاوێن خۆ بگۆڕە ئەوا بەردەوام پۆشاکەکانێ با پاک بێ با بۆنی خۆش لێ بێ میشە باشە بەڵێ ئەسما گۆرانیە زانی بەڵێ گۆرانیەکەم بۆ بڵێ دەی سمارێک هاوڕێمە ناو پۆلی شاپێمە زۆروریایە و پچووکە خەنجیلە و هێسکسووکە پێمان دەڵێ وریابن لە دەرستا زۆر ئازابن جارە و بە بابەتێ تا فێرمان دەکات بیتێ بەلاشە زۆر پچووکە هێندە کارا و چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێگیان خۆشمان دەوێ وەک تۆمان ئەفەرین یەک چەپڵی بەهێزی بۆ لێبەر هەر بژی دەمە درێژبی هارون چۆنی باشم هارون جۆم لە دەنگ نییە دەنگ زۆر باشم هارون باڵێ چۆنی باشم باشی هارون تەمەنە چەنە نۆ ئەی لە پۆلی چەنی دوو ئەفەرین لە پۆلی دوو تەمەند درێژبی هارون پرسیارێکی لێکەم باشە تۆ سیخوڕیەکەی بەسەر هاوڕێکانتەوە و قسەیان بۆ قسە بۆ هاوڕێکانی تر بگێڕیتەوە نا بۆچی دوو بەخراپە بەرەوەی کارێکی خراپە نابێ سیخوڕی بەسەر هاوڕێکانمانەوە بکەیت ئەبێ هاوڕێتیمان پاک بێ لەگەڵەوانەی ترا نابێ هەڵە بکەین بەرامبەر یەکتری و نهێنیەکانی هاوڕێکانمان بۆ هاوڕێیانی تر بگێڕینەوە وایە؟ ئەفەرین یەک چەپڵی بەهێز بۆ هارون هەر بژی هارون گیان لیا چۆنی؟ باڵێ لیا باڵێ لە پۆلی چەنی؟ لە پۆلی 6 لە پۆلی 6 دواتر دوای پۆلی 6 چەندیە؟ حەوت ئەی دوای هەشت؟ دوای حەوت دوای هەشت
دوای هەشت نۆ سرم لێ تێگەوتم بزان مەزانێ دوای شەش چەنە دوای شەش چەنە دوای شەش حەوت ئەی دوای حەوت دوای حەوت هەشت ئەفەرین هەر بژیت باشە لیە تۆ ڕۆژانە هاوکاری خێزانەکەەوەکەی بەڵێ بەچی هاوکاری دایکمەکەم بۆ ئیشی ناوماڵ بەڕاستە بەڵێ واتە تۆ کاروباری ناوماڵی شەزانی بەڵێ باشە تۆ کە نانەخۆی هەروە سفرەکە بەجێڵیت و ئەوە پاڵێیتەوە بۆ خۆ یان هاوکاریانەکەی هاوکاریانەکەم ئێزانی ئاوا قاپ و قاچاقیش بشۆی بەڵێ کەمێک کەمێک ئافەری زۆر باشە هاوکاری خێزانەکە بکە لەبەرەوەی خێزانەکانمان بەردەوام لە ماڵەوە ماندووە بن پێمانەوە پێویستە ئێمە هاوکاریانکەین باشە؟ بەڵێ ئافرین لیە پێم خۆشە کاوە هاوکاری خێزانەکەەوەکەی ئەبێ ڕێنمایی مناڵانی تریش بکەی بڵێ بەردەوام هاوکاری خێزانەکانتان بکەن لەبەرەوەی ئەوان ڕۆژانە بە ئێمەوە ماندووە بن باشە؟ بەڵێ هەر بژی یەک چەبڵێ بێز بۆ لیە ئافرین میر چۆنی؟ بەڵ میر باشم باشی؟ بەڵێ میر باشە پێم بڵێ گوێز ئەوە بە سەوزیە خوڕێ نەخێر ناخورێ بەڵام من جارێکیان خواردم بە سەوزی لەگەڵ باوکما زۆر خۆش بوو وایە نەخێر ناخورێ نەخێر ئیتر منیش نایخۆم ئەی باشە گوێزە بێ چ کاتێ بیخۆی ئەبێت توێک لە سەوزەکەی لێکەیتەوە خۆ منیش نەموت توێک لە سەوزەکەی خۆم وا بە هەڵە تێگەیشتی بۆ بەیانیان وا تێگەیشتی کە من توێک لە سەوزەکەی خۆم زۆر تاڵە توێک لە سەوزەکەی وایە بەڵێ ئەیە بێ کوێی بخۆی ئەبێ ناوەکەی خۆی ناوەکەی ناوەکەی زۆر زۆر خۆشە تامی خۆشەیە میر بەڵێ باشە گوێز بە وشکی شەخورێ بەڵێ زۆر خۆشە ئەمە یەک بزانم شت بە وشکێ خوڕێ چونکە هەنێ میوە هەیە کە وشک بۆی تر ناخورێ وایە بەڵێ دە باشە میر گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەی بەڵێ کوردستانە جوان ناخوێن و دڵم چاومانە خۆشم دەیە پەر بەدڵ ئەی پارێزم وەکو سەربازی گەل و خاکەم ڕۆڵی چتوخە شاراکەم سەگم دەکەم بە قەلغان بۆ بەرگری نیشتیمان هەر بژیت یەک چەپڵی بێزی بۆ لێ بەر ئەفەرین دەمە درێژبی زۆر باشە سەرکەوتوبی میرگیان ڕێدین چۆنی باشم سپاس باشی ڕێدین لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنجی ئەفەرین هەر بژی ڕێدین لەگەڵ خوێندنا چۆنی بەڵا باشم باشی قوتابخانەکە زۆر خۆشەوێ بەڵێ ئەی مامۆساکان بەڵێ باشە بۆچی مامۆسا و خۆشەوێ لەبەرەوەی فێرمانەکە فێری چیمانەکەن خوێندنەوە فێری خوێندن و خوێندنەوە واتە فێری زانستمانەکان ئەوان وامان لێکن کە ببین بە کەسانی ڕۆشنبیر و تێگەیشت و ئەوان وامان لێکن کە ئێمە داهێنان بکەین وایە بەڵێ ئافرین باشە پرسیارێکە لێکم تۆ مرۆڤی دوو زمانە خۆشەوێ نەخێر بۆچی لەبەرەوەی نهێنیەکانمان باز دەگات ئافرین ئەی باشە پێ خۆش هاوڕێتیاکەی نەخێر ئافرین ئەی باشە ئەگەر کەسێکە بینی دوو زمان بوو تۆ چی پێڵی ئەبێ ڕێنماییان کەی وایە بەڵێ بڵێ پێویستە نێنی بۆ خەڵک نەجێڕیتەوە واز لەو خۆ خراپانە بێنی ئەبێ هەوڵ بەی خۆ باشکەی وایە بەڵێ ئافرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی سینەم چۆنی باشم ئەی کە جوانە سینەمە بچکۆلانە سینەم لە پۆلی چەنی یەک پۆلی یەک ئافرین ساڵێکی تر دەرەچی بۆ پۆلی چەند دوو دوو ئافرین هەر بژی سینەم گۆرانی ئەزانی بەڵێ چۆ فێر بووی مامۆستاکان پێیوتین مامۆساکانە فێریان کردی بەڵێ هەر بژیت ئەو شتێکی زۆر باشە ئەبێ ئەوا وەکو سینەم بەردەوام گۆڕایال بن باشە سینەم گۆرانێکی خۆشم بۆ بڵێ دەی پەتووکی خۆ دەبێنە ئەوریا بۆ مەیڕێنە ئێ ئای خودای لێبێنە ئێ تووشەی خێنە ئێ کە پێڕی دەکەی بۆ وشە ئاینە گەشەوە هیوا مەبەستە هەر بژی یەک چە بڵێ بەهێز بۆ سینەم گیان ئەفەرین تەمە درێژ بی سارین چۆنی باشم باشی سارین لە پۆلی چەنی شەش شەش ئافرین سارین باشە تۆ مناڵی لاسارە ناسی ئەوە قسە و شت بگەڕێتەوە بۆ هاوڕێکانی سیخوڕیکا بەسەر خەڵکەوە نەخێر باشە ئەگەر تووشی هاوڕێکی وابووی تووشی کەسێکی وابووی چی پێڵێ ڕەفیقاتی ناکەم ئافرین ڕەفاقەتی مەکە واتە هاوڕێتی ناکە بەڵام لەگەڵەوە شابێ ڕێنماییکەی سارین بەڵێ سیرێکی کامێرەکە کە و بڵێ مناڵان پێویستە خۆتان بە دوور بگرن لە دوو زمانی
لەبەرەوەی زیان بە کەسایەتیتان نەگەێنێ. مناڵم پێویستە خۆتان بە دوور بگرن لە دروزمانی زیان بە کەسایەتیتان دەگەن. ئەفەرین یەک چە بڵێ بەهێز بۆ سارین. هەر بژی سارین جان سارین تۆ پێویستە بەردەوام ڕێنمایی مناڵانی هاوڕێ وکەی بڵێ نابێشت بۆ یەکتری بجێڕینەوە نابێت نهێنیەکانی خۆمان بۆ نهێنی چواردەورمان بۆ کەسانی تر بجێڕینەوە باشە؟ هەر بژی یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر. ئادی مناڵان هەمووتان بەیەکەوە بڵێن زیتەڵە بەخێر بێ بۆ زرگوێز. زیتەڵە بەخێر بێ بۆ زرگوێز. قایمتر زیتەڵە بەخێر بێ بۆ زرگوێز. زۆر سوپاسان دەکەم سوپاس بۆ ئێوە ئازیزەکانم. ئیلام چۆنی؟ باشم. باشی؟ ئیلهام لە پۆلی چەنی؟ 5. ئافرین لەگەڵ قوتابخانەیە چۆنی؟ باشم. بەردەوام وانەکانە بە باشی خوێنی؟ بەڵێ. ئەی باشە لە پاڵ وانەکانی قوتابخانەیە پەرتووکی تر چیرۆکی ترە خوێنیتەوە؟ بەڵێ. ئافرین پێویستە ئێمە گرنگی بە خوێندنەوە بین لەبەرەوەی هەتا بخوێنینەوە ئاسی ڕۆشنبیریمان زیاترە بێ بیرکردنەوەشمان باشترە بێ وایە؟ بەڵێ. باشە پرسیارێکە لێکەم ئیلهام فەرموو. لە گوندەکەی ئێوەیە چ جۆرە دارێکی زۆر لێیە؟ دارهەنار و گوێز و هەنجیر. دارهەنار و گوێز و هەنجیر باشە ئێوە بەرهەمەکانی فرۆشنەوە لە دەرەوە؟ بەڵێ. واتە بەروبوومەکە سوودیان هەیە بۆ فرۆشتنەوەش ئەتوانین داهاتێکی باشمان دەست بکەوێ وایە؟ بەڵێ. زۆر باشە یەک چەپڵی بەهێز بۆ ئیلهام. هەر بژی دەست خۆش. هەمنۆ چۆنی؟ باشی؟ ئەفەرین هەمنۆ لە پۆلی چەنی؟ 5. ئەفەرین هەمنۆ باشە لە گوندەکەی ئێوە چ جۆرە ئاژەڵێک زۆر بەخێوە کرێ؟ مریشک و قاس. جۆم لێ نییە؟ قاز و مریشک. ئەی باشە ئەو ئاژەڵانەی بۆ نمونەوەکو مانگا مار بزن ئەوانەشتانەیە؟ بەڵێ. چیتان زۆرەیە؟ مانگا. مانگا سوودەکانی بۆ ببژێرە ئادەی سوودی چی و چیەیە؟ ماسا گۆشتەکەی خوورێ. گۆشتەکەی ئەخورێ چی؟ شیری هەیە. شیریشی هەیە ئەفەرین باشە شیر بۆ چی و چی بەکارێ چی و چی لێ دروستەکرێت؟ ماست کەشک سیرێش قەیماغ ئەو جۆرەشتانی لێ دروستەکرێ وایە؟ تۆ ماستە خۆی؟ منیش ماستە خۆم ماست سوودی زۆر زۆرە بۆ تەندروستیمان باشە؟ من بۆیە ئاوا جوان بووم بەردەوام ماستە خۆم باش؟ ئەفەرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر. هەر بژی پەریا چۆنی؟ باشم. باشی؟ پەریا لە پۆلی چەنی؟ 5. لە پۆلی 5 ئافرین لە قوتابخانەیە باشی؟ بەڵێ. باشە پێم خۆشە هەموو مناڵانی کوردستان بچنە قوتابخانەیان کەسیان نەخوێنن. هەمویان بخوێنن. بۆچی؟ بۆ فێربوونی شت. ئەفەرین سوودی خوێندن لە چیایە؟ باش ئەگەر من نەخوێنم سوودەکەی چییە؟ زیانەکەی چییە؟ شت فێر نابی. ئەفەرین کەواتە شت فێر نابی ئەو کاتە وەکو مرۆڤێکی نابینامان لێیە شارەزاییمان لەسەر هیچ شتێک نابێ ئاسانترین شتەوەیە کە نازانی شت بخوێنینەوە وایە؟ بەڵێ. کەواتە بێ هەمومان بخوێنین هەمومان تێبکۆشین بۆ ئەوی کوردستانەکەمان بەرەو پێشەوە بەرین. باشە گوندەکەی ئێوە لەکوێوە زۆر نزیکە؟ لە سلێمانیەوە یان ئەولێر؟ سلێمانی. لە سلێمانیەوە باشە پێ خۆشە خەڵک بێ بەرەو گوندەکەیەوە؟ بەڵێ. بۆچی؟ بۆ ئەوەی خەڵک بە گوندەکەتان ئاشنا بێ وایە؟ بەڵێ. ئافەرین یەک چە بڵێ بەهێز بۆ پەریا. هەر بژی پەریاگیان تەمە درێژبی. سەدا چۆنی؟ باشم. باشی؟ ئەفەری سەداگیان سەدا لە پۆلی چەنی؟ 3. لە پۆلی 3 ئافەرین بەردەوام وانەکانە بخوێنە بەردەوام تێبکۆشە باشە؟ بە قسەی ڕێنماییەکانی خێزانەکە بکە بە قسەی مامۆساکانە بکە باشە؟ سەدا گۆرانیە زانی؟ بەڵێ. گۆرانی چی؟ مناڵان بەڵێ. ئادی گۆرانیەکەم بۆ بڵێ. کوردستان ئەم کوردستانە جوانە خوێن و دڵ جەمانە ئێ. ئەی پارێزمەکو گوڵ ئێ. خۆشم دەوێ پڕ بەدڵ سەربازی گەل و خاکەم ئێ. ڕۆڵی چتی و چالاکەم کوردستان دەپارێزم بە هەموو توانە هێزم سنگم دەکەم بە قڵغام بۆ بەرکردی نیشتیمان. ئەفەرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر. هەر بژی تەمە درێژبی. محەممەد چۆنی؟ باشم. باشی؟ محەممەد لە پۆلی چەنی؟ 3. وی ئەوە چی بۆ دەنگە محەممەد؟ زەنگی مانگا. مانگا وەمزانی چۆلەکەیە ئەی باشە چۆلەکاڵێ چی؟ ها؟ نازای چۆلەکاڵێ چی؟ نا.
چۆ لە کاڵێ جیو 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 ئەی باشە کەڵە شێرە لە چی ئەویش نازانی کەڵە شێرە لە ئەبێ ئەو شتانە بزانی ئەبێ دەنگی ئاژەڵەکان هەمووی لە یەک جیا بکەیتەوە باشە ئەفەری محەممەد جان پێویستە تۆ دەنگی ئاژەڵەکان بە باشی لە یەک جیا بکەیتەوە پێویستە هەموو ئاژەڵەکانە خۆش بوێ چونکە ئاژەڵانیش پێویستیان بە سۆز و خۆشەویستیە وایە ئەفەرین یاکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر زۆر باشە مناڵان ئەمڕۆ پێتان چۆم و کە مناتمە گوندەکەیەوە پێتان خۆش بوو یان نا ئەی بەرنمەکەتان بەلاوە خۆش بوو زۆر باشە منیش زۆر دڵخۆش بووم لەگەڵێوەیە بەڕاستی بەرنمەیەکی زۆر خۆشمان تۆمار کرد ئێوە یەکێکن لە مناڵە ئازیزەکانی هاوڕێم مناڵانی گوندەکانم زۆر خۆشەوێ من بەردەوام پێم خۆشە هەموو گوندەکان بەسەرکەمەوە ئێوەش پێتان خۆشە بچمە گوندەکانیان نا ئافرین لەبەرەوەی ئێوەش ئاشناکەم بە گوندەکانی تری کوردستان مناڵانی تری ئەوڕێتان نەبینن ئێوە پێویستە گوندەکەی خۆتان خۆش بوێ ئەبێ خزمەتی بکەن ئەبێ بەردەوام هەوڵی چاندنی نەمانبان ئەبێ ژینگەکەی پارێزن باشە؟ بەڵێنم پێبەرکە هەمووتان بخوێن و پاشە ڕۆژێکی ڕووناکتان نەبێ بۆ نیشتیمان زۆر سپاس بۆ هەمووتان زۆر دڵخۆش بوو پێتان خواتان لەگەڵ کاتێکی خۆش وحەفیظ